ئازیزان و خۆشەویستانی دەستگای میدیایی گەڕیان جۆگران و بیسەرانی پەیج و ڕادیۆی میلی گەڕیان ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد بێت. سڵاوی خوای گەورەتان لێبێ، خوای گەورە هەرچی خێر و خۆشیە بۆمان بژێڕێتەوە و بازارمان ببوژێتەوە و موچەمان ئارام بێت و لە بەڵای تەندروستی و کۆمەڵایەتی و هەروەها لە بەڵای بێبازاڕی و ناجێگیری موچەیی لامان نایشەڵا بکەوینە سەر ڕێگای خێر و بکەوینە بەر نیعمەت و بەرەکەتی خوای گەورەی ئینشەڵا هەر هەمومان ڕووبکەینە قسەی خۆش و ڕووبکەینە دەمەتەقێ و ڕووبکەینە زەردەخەنە و ڕووبکەینە نەوسنی و خواردنی خۆش و سفرەی ئێواران کۆمان کاتەوە و پشتکەینە قسەی ناخۆش و زبر و تعلیق و بوختان و هەروەها درۆکردن و هەروەها یەکتر ڕووشانن و ڕووبکەینە هەموو ئەو شتە باشانەی ڕووبکەینەوە بگەڕێنەوە بۆ دابوونەریتی بەرزی کوردەواری بگەڕێنەوە بۆ گەورە بچووکی جاران بۆ دادە و بۆ دایکە و بۆ باوکە و بۆ کاکە و بۆ ڕیسپیەکانمان گوێڕایەڵی ڕیسپیەکانمان بین ڕێزی دایەکانمان بخەینە سەرسەرمان و نعلەکانیان بخەینە سەرسەرمان هەروەها بێدڵی دایە و باوە نەکەین و ڕێزی خوشکوبرایەتی خۆمان بگرین و لە هەموو شتێکی خراپ بە دوور بین. عزیزان و خۆشەویستانم هاتمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ پێشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەکەی خۆتان دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ. دیارە معلومی جەنابتانە دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ بە هاوکاری کۆمپانیای ئاوی سلێمانی. ئاوی سلێمانی تاکە کۆمپانیایە لە هەموو عێراقا کە توانیوێتی حەوت شەهادەی بەرزی عالەمی بێنێ لە ڕووی بێعیبی ئاوەکەوە. بەتەنیا لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا 3 شەهادەی بەرز و بەڕێزی ئایزۆی لە ئەمریکا هێناوە و پاشان چۆتە ئاسیا و ڕیکردوتە وڵاتی ئیماراتی عەرەبی یەکگرتوو. لە ئیماراتیش 2 شەهادەی یەک بە دوای یەکی هێناوە و پاشان چۆتە وڵاتی سوید لە سویدی شەهادەیەکی بەرز و بەڕێزیان ناوەتێ و دوجار ڕووی کردووەتە نەرویج وڵاتی بەفر. لە نەرویجیش شەهادەیەکی بەرز و بەڕێزی هێناوە و بە 7 شەهادەی بەرزی عالەمیەوە هەم لە قاڕەی ئەمریکا هەم لە ئەوروپا هەم لە ئاسیا 7 شەهادەی کۆ کردوتەوە و هەر 7 شەهادەکە پێمانەڵێن ئاوی سلێمانی بێعیبترین ئاوە و سازگارترین و خۆشترین و بەتامترین و تەرترین ئاوە ئاوی سلێمانی. عزیزان و خۆشەویستانم بۆ پەیوەندیکردن بە بەرنامەکەتانەوە فەرمون پەیوەندی بکەن بە ناوخۆیەکەمانەوە بە 0771 471 52 64 هەروەها لە ڕێی وەتسئەپەوە بە 0771 891 75 75 هەروەها لە ڕێی ڤایبەرەوە بە 0750 727 85 35 ماوەتەوە بڵێم ئاوی سلێمانی دوجار بیری لەوە کردەوە کە خزمەتێکی تری ئەم میلەتی کوردە بکە ئەویش هەستا بە دانانی دلیڤەریەکی گورجوگۆڵی ئیشکەری خواناسی خوێنگەرم لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستایە. ئێوە تەنیا تەلەفۆن بکەن بۆ 0770 138 0770 0 0 لە هەر کوێ بن لە قاتی چەند بن لە هەر شوێنێ بن لە ماوەی چەند دەقەیەکە ئەو گەنجە خوێنگەرمانە ئەو گەنجە کاسبانە ئەو گەنجە خواپەرستانە لە ماوەی چەند دقیقەیەکە چەند کارتۆنە بێت چەند کێسە بێت چەند دەبەی بەڕادە بووە چەند جۆری ئاو بوێت چەند ئاوی مناڵانە بووە کە ئەیگریتەوە بۆ شیری مناڵەکەەوە و ئاوی مناڵانەش هیچ پێویستێکی بە گەرمکردن و ئۆشتانە نیە یەکسەر ئامادە کراوە ئەتوانی شیرەکەی پێ بگریتەوە مەمژەکە ڕاستە خۆ بە مناڵە ساواکە چەندە بووە تەنها پەیوەندی بکە بەو ژمارە تەلەفۆنەوە یەکسەر ئەگەنا لاتان. کاک هاشم حەسەن ئەڵێ سڵاوتان لێبێ. کاک هاشم حەسەن ئەڵێ پەچەی پەرچەمی و پرچیسیا هەردەڵی مانگەشەوە کوڵمیتیا لادە دەسڕۆکەی هەوری لە جەبین دەرکەوێ شەمس و قەمەر نور و ژیا ئەڵڵا کە جوانە. کاک فاروق شارۆ ئەڵێ یاخوا سڵاوتان لێبێ و تەمەند درێژ بن ئینشەڵڵا. کاک عەریف حەمەتاڵ ماڵە ئاوا بێ یاخوا. کاک ئیماد هەزار مێردی ئەڵێ بەخێر بێتەوە کاکە حەمەید دڵ سەرکەوتوو بن سڵاو ڕێزم هەیە بۆ کاک جەزای بەڕێز. کاک ئیماد هەزار مێردی تۆ خۆشەویست و عەزیز و بەڕێزی هەملای من هەملای کاک جەزا. کاک هاشم حەسەن ئەفەرمێ نوێژە بارانم کرد بوو ئەوەی دوولبەرم دەرکەوێ هات و بینیم دوولبەرم فەرمێسکی لە چاوە دەبارێ. بەڵێ باشە با بچینە لای یەکەم پەیوەندی تەلەفۆنیمان ئەویش خاتونە تاقانەکەی خۆمانە ئایارە تاقانەکەی خۆمان. عیارەکەم عەلەیکە سەلام عیار گیان بەخێر بێ یاخوا خۆش بێ خوا دەنگۆ بەستان چۆنە وەڵا ئەلحەمدوللا لەخوا بەزیابێت تۆ خەبەری هینە لایە عیار خەبەری کاک مەحەمەد بەشدارە لایە باشە سپاس بۆ خوا لەخوا بەزیادە باشە. لەکوێیە؟ لە ماڵە. نەخێر قوربان من خەبەری تازەم لایە. چۆن؟ ئێستا 5 دقە لەمە پێش ئەم خەبەرە تازەیەم پێگەی
پەیامنێرم لە سلێمانی وتی کاک محەممەد بەشدار گەیشتۆتە سلێمانی ئێکەواتە ئەمڕۆ ماستەکە خۆی ئافرم ڕەحمەت لێبێ ئەمڕۆ ماسەکە ئەخۆم و ئەو وەختەش دوژمنان ئەبێ هەر سیرکەن لە دوورەوە وەڵا پێی نەوتم گەیشتۆتە سلێمانی ڕاستی پێی نەوتم وەڵا عیارخان ئەوەنە نابێ گەیشتووە پێی بڕۆ بۆ خۆ هەر ماست خۆ کەوا بوو کورد ئەڵێ کێو بە کێو ناگا بەڵام بنیام بە بنیام ئەگا دەبڕە بۆ خۆ هەر ماست خۆ تەواوی ترەوە من و کاک محەممەد بەشدار بە خزمەت یەکتری ئەگەین و دەست و دیارە جوانەکەشی وەرئەگرم و هەر ئەم ئێوارەیە ئەینێرم بۆ ڤایبەرەکەی مامۆستا عومەر تەسویرێکی یەکەم بە کەوتکی دار و کاشەی دارەکە کاسەی دارەکە ئەنجا قەزوان و تەرخون و ژی و تووەمانەشی بۆ وردەکەین ئەیکەینە ناو ماستاوەکەەوە ئەنجا ئەڵێ مامۆستا عومەر خەستە و خوڕەی نایە ئەمە کێ پێیوتی کوای چۆن عیارخان خۆ من هەرتووە و ئەوە نازەخان و ئەوانم نییە یەک دنیا پێیان نێرم هەیە ئەترسم خۆی تەلەفۆنی بۆ کردبێ وەڵا خۆموش پێگەبێ وەڵا خۆڕێ قسەکەی تۆیە ئەزانم خۆی تەلەفۆنی بۆ کردی توێری لە سلێمانی خۆی تەلەفۆنی بۆ کردم وتی نزیکی سلێمانی بوومەتەوە یعنی بەپێی ئەو وەختی کە تەلەفۆنەکەی کرد و سەعات لەمەوە پێش بوو یعنی ئیسا دەمێکە لە سلێمانی و ئیستراحەتیشی کردووە بێ یاڕەبی نۆشی گیانە بێ و ماسە بخوا لە باسی منیش بخۆ بە چاوان کەوچکێشی بە خصوصی ئەڵێم ئەمەیان لە باتی عیارەکەم بخۆ یاخوا نۆشی گیانت بێ ئەی هەواڵی بەرسیلە و ئەوان چییە؟ ئەوان باشە سپاس بخوا بەس بەسیرە شەویش ماوەی لەو پێشبەختی کردو وەبزام ئەویش ئینتەهابی هەیە ئینتەهابەکەت پێکەڵ بۆ بە خوێنی ئیشەڵا کاری بەخێرە ئیلتیهاب عیلاجی هەیە گولاجی هەیە ئەگەر بەڕێک و پێچی بیخوا خوای گەورە شیفەیە ئیشەڵا پشت بەخوای گەورە ئیشەڵا ئەو عیلاجەشە خۆ باسی دەبێت باڵێ هەر زۆر باشترە بێ و جابێ وعدی ئەوشمان پێ بە یەکسەر تەلەفۆنمان بۆ بکە یا تۆ وەریگری بۆمان بۆی دوو قسەی لەگەڵا بکەین پشت بەخوا پشت بەخوا عیارەکەم چیترە ماوە؟ ماوەتەوە بڵێم وەک مامۆستا محەممەودی ماوەتەوە بڵێم هەموو بەشداربوانم خۆشەوێ ئێمەش هەر هەمومان لەبەرەوەی یەک عیاری تاقانەمان هەیە هەر هەمومان عیارە تاقانەکەی خۆمانمان خۆشەوێ تۆش ئەمڕۆ بەزاین چی بکە پڕ ناو ماستەکە بکە لە بەفر بە بەهار بڵێ بەفری زۆر بکاتە ناو مجەمیدەکەەوە ئەمڕۆ ئای تابعانە بێ بەفری زۆر بخەینە مجەمیدەکەەوە بۆ ئەوەی ماستاوەکەی پێکەڕ بکەین بخۆ هەر کاتە یەکتریتان بینی تەلەفۆنێک بۆ منیش بکەنە باشە بە چاوان عیارخان یەخوا چاوتان ساق بێ من هەموو هاوڕێیانم خۆشەوێ هەموو دایکەکانم خۆشەوێ ئێمەش هەمومان تۆمان خۆشەوێ عیارەکەم خوا لە ئێمە نەسەنێ منی زۆر سپاستانەکەم و خوا ئاگادارتان حەفیز بێ یاخوا زۆر سپاس بۆ پەیوەندیەکە عەزیزان و خۆشەویستان با بە سەریعی باسی شتێ بکەین بەڕاستی دیاردەیەک هەیە لە هەندێک کەسە هیوادارم هەر هەمووی بەخۆیان بچێتەوە مەسەلەی دەبێ ئاو فڕێیان و قوتوی بیبسی و ساردی فڕێیان و شت فڕێیان لە ناو بازار یا لە ڕێگای حتا لە کۆڵان بەڕاستی باواز لەو شت فڕیانە بێنین نەبات تا شوێنی تایبەتی خۆی دۆزینەوە کە تەنەکەی خۆڵە یا حاویەکەیە بەڕاستی یا لە بازارڕ هەنێک کاسبکاری بەڕێزمان هەیە قەیچێکە علاقەیەکی ڕەشی گەورە دانێم ئەو پاشە ڕووی کە نەتیجی کەسابەتەکەم دروست دەبێ ئەیکەمە علاقە و دەمەکەی گرێم و ئەیکەمە حاویەکەەوە یا دەمەکەی گرێم و لا دایانێم بۆ ئەوەی ئەو ژینگە پارێزانە کە ئەوانی ژەوە هیلاک نەبن یعنی خۆم قورسێکی تیانە کە تۆ علاقەیەکی ڕەشی بەلەدیەکان دانی شاروانی دانی ئەو پاشە ڕووی کە هەیە هەر هەمووی کۆکەیتەوە و بیکەیتەناو علاقە ڕەشە گەورەیە و گرەیەکی لێیە بۆ ئەوەی ئەرکی ژینگە پارێزەکانیش ئاسان بێ یا مەسەلا بەڕاستی من ئەیبینم مناڵە لە ناو سیارەکەیە باشەوە زانین مناڵە نایزانێ بەس خۆ دایکی لەگەڵایە باوکی لەگەڵایە گەورەیەکی لەگەڵایە بۆ فێری ناکا بڵێ کچم کوڕم چۆنە بێ لە جامەوە دەبە فڕێ قوتو فڕێی یا توێ کوڵەمۆز یا هەر شتێ و بەڕاستی من گەورەم دیوە شتی وای کردووە کە ئەمە کارێکی نەشیاوە هیوادارم هەر هەمومان بە خۆمان نابچینەوە ڕووبکەینە پاک و تەمیزی دوورکەوینەوە لەو جۆرە ئیشە تێزە و نانە. بیزارم لدست کرنشینی بیزارم لدست کرنشینی پایا همه
لگیرفانمدا بخوافار نبینی لگیرفانمدا بخوافار نبینی هزارم دادم نشینی هزارم دادم نشینی خوایا امره جانم بسینی ئایا ئەمەوێ جانم بسێنی. ئەم گۆرانیە خۆشە پێشکەش بە وەستا سەربەسی ڕۆح و دڵ گوڵ ئای ژیان دەکەوا بوو لە پاڵ ئەم گۆرانیە خۆشەیە کە جۆبیستی بووین و مێژوێکی خۆش و یادەوەرێکی خۆشی بیرخستینەوە با بچینە خزمەت وتە و پند و شیعرە بەرزەکانی کاک وەستا سەربەست. وەستا سەربەست گیان چۆنی کاکە حەمەجان قوربانیا خوا بەخێر بێی سەرچاوم هاتی باشی سڵاو ڕێزم بۆ کاکە جەزای گوڵ هەیە لەگەڵ ستافی بەرنامەکە و ئەو کەسانەش کە گوێگر و بیسەری بەرنامەکەن و کە پێیان خۆشە کە بەرنامەکە بەرەو پێشەوە بچێت. ماڵی هەموو لای ئاوا بێ کاکە ئەو گۆرانیە هیچی بیرخستیتەوە؟ وەڵاهی داوای لێبردنەکەم لەو کاتا مەشغوڵی ڕادیۆکە بووم مەوجەکەی لاچوو لەسەری بەڵام داوای لێبردنەکەم زۆر زۆریش نە ئاسایی یەقاقینە کاکە گۆرانیە کە گوێبیستی بیت یەکسەر بیر دەکەوێتەوە ئەڵێ خوای ڕزگارم کەی لە کرێنشینی بەس بۆ خۆم کاکە حەمە ئەمەگە تاڵ و سوێری ئەم ڕۆژگارە چوو بە گەرومانە زۆشتمان بیر نەماوە زۆشتمان بیرەچێتەوە جا هیوادارم ئەم شێرانی ئەمڕۆژ تۆوا لێ نەکاکە توانی ئەمڕۆ مسایتروی بەسەر خۆتا بڕێتەوە بۆ ماڵەوە. ئای بەشک و ئیشەڵا وەڵای هەرچی چۆنە بێ خۆم قایم ڕائەگرم بەشک و کارێکی وامان لێ نەکا لە پڕەکە من بچم مۆنتێریەکە بکەم و کاک جەزاش بێ بۆ ئێرە بەرنامەکە پێشکەشکاوە سەرمان لێ تێکچێ تۆ بێ بۆ ماڵیەمەوە بچێ بۆ شوێنیشکاوە نابێ بەڵێ بیست لە بدوایە بێ ئاگامان لە خۆمان بێ و سەیتەرەمان بەسەر خۆمانە هەبێ. نەرەوەڵا کاکە گیان باس چینە لای هەنیەوە تێ بنەرە فەرموو وتەیەکمان هەیە ئافرەت وەکو مەشخەڵی ئاگەر وایە پیاو بزانێت هەڵی بگرێت ڕێگەی بۆ ڕووناگەکاتەوە بەڵام ئەگەر نەیزانی ئەوە دەستی دەسووتێنێ زۆرتە نەک دەستی هەر خۆشی ئەسووتێنێ یارەوەڵا جاو ئەمە دەستێکەش دوای وەری ناگرێت بەڵێ قوربان وایە ئەبێ بزانی ئەو مەشخەڵە چۆن ئەگری بەدەستەوە. وتێکی کەمان هەیە ئەڵێ ئەگەر ئارەزووی هەنگوین خواردنت کرد ئەوە دەبێت بەرگەی پێوەدانی هەنگیش بگری. بەڵێ زۆر جوانە بەڵێ وایە بێ بەرگی پێوانی هەنگیش بیری بۆ ئەوەی بگەی بە هەنگوینەکەی. بەڵێ وتێکی کەمان هەیە ئەڵێ چێ باسی خەڵکی کرد بەلاتەوە بۆ ئەوان قسەی تۆش ئەباتەوە. قوربان هەر زۆر تەواوە ئەوەی کە باسی یەکێکەکە لای من باسی منیش ئەکا لای ئەو. وتێکی کەمان هەیە ئەڵێ هەندێک مرۆڤ هەنە جلەکانیان مارکەیە بەڵام شەخصیاتیان لەنگەیە. بەڵێ زۆر تەواوە هەنێ مرۆڤەیە جلەکانیان مارکەیە بەڵام شخصیت و نەفسیەت و ئەوانیان لەنگەیە زۆر جوانە زۆر گەوهرن بەڕاستی یەقە بە ئاوی ئاڵتون بشۆرێتەوە. وتێکی کەمان هەیە ئەڵێ چەند جوانە ئەو مرۆڤەی کە زۆر قسە ناکات بەڵام کە قسەی کرد هەمووان بێدەنگەکات. جا لەو کەسە جوانتر نییە قسە نەکا و کاتێکە قسە بکە هەر هەمووی حەزکا گوێی لێگرێ ئەمە بەهرەی خواییە. وتەیەکم بۆ خوشکە بەڕێزەکان هەیە ئەڵێ خوشی بەڕێز شارژنی هەژارێک بە نەکۆی لێی دەوڵەمەندێک. باڵێ زۆر زۆر تەواوە چکە ژیان یەک جارە ئیسین ساخ و کۆپی ئەوانەی نییە ژیان یەک کتێبە کتێبی دووەمی نییە ئەجا تۆ ییت بە کۆیلێتی ئیبیتە سەر نەخێر بێگومان ئەبێ شاژنی هەژارێک بی. بەڵێ وتێکی کەمان هەیە ئەڵێ هیچ شتێک هێندەی ڕق ئاسان نییە ئەمما خۆشەویستی پێویستی بە ڕۆحێکی گەورەیە. وەستا سەربەست نابێ بە هیچ جۆرێ بە چاک بە خراپ ڕێگا بە ڕق بین بێتە ناوە چکە کە چووە ناوەوە بە عەزابەوە ئەتوانی بیکەیتە دەرەوە یعنی عەزابێکی زۆر دەیە ڕق ئاسان ناتوانانی لێک لە هەزار ڕق لە هەموو کەسێ هەڵگری بەڵام خۆشەویستی ناتوانی بە هەموو کەسێکی بیت بۆیە ئەڵێ ڕۆحێکی گەورەی ئەوێ. باڵێ خۆشەویستی خۆشەویستی زۆر شتیەوێ وەستا سەربەست ڕۆحێکی گەورەی ئەوێ فیداکاری ئەوێ لە خۆبردووی ئەوێ ئازاری ئەوێ جاری وای بۆی بگەی بە خۆشەویستەکە زۆر دڕگیەتە ڕێگە و ئەخە خۆشەویستی هەر بەبەست سۆزداری نییە خۆشەویستی وەڵانە بەڵام خۆشەویستی سە من تۆم خۆشەوی خۆمە مەسەلە ئێمە هەردووکمان پیاوێن بەڵام مەسەلە خۆشەویستی بۆ ئافرەت و ئەمانە بۆ دایک بۆ ئافرەت بۆ شتی تر ئەمانە خۆشەویستی جۆرەهای هەیە. قوربان هەر خۆشەویستی بۆ خوا هەر خۆشەویستی بۆ خوا تەسخێکی زۆریەوێ ئەبێ واز لە زۆر شت بێنی بۆ ئەوەی خوا لێ ڕازی بێ. بەڵێ وتەیەکی کەمان هەیە هیچ کات بۆ هیچ شتێک ویژدانت مەسۆشە چۆن دواتر خاوەنی هەموو دنیاژبی ناتوانانی بەدەستی بێنیتەوە.
بەڵێ زۆر تەواوە هەر کەسێ خەلەل بخاتە وجدانیەوە سەر لەبەری ژیانی بە دۆڕاوی ئەژی وتیجکەمان هەیە ڕۆحی مرۆڤ وەک باڵندە وایە لەو شوێنە ئەنیشێتەوە کە هەست بە ئارامی ئەدات زۆر تەواوە زۆر جوانە ڕۆحی مرۆڤ زۆر لە باڵندەیەکی زۆر نازدارە فعلا لەو شوێنە ئەنیشێتەوە کە هەست بە ئارامیەکە و ئارامی و سەبر ئارامی و قەناعەت کاک وەسا سەربەز ئارامی و قەناعەت هەمیشە وتومە دوو کۆڵەگەی گەورەی دنیان و دوو سەروەتی دنیان دوو سەروەتی گەورەی دنیاە هەر کەسێ قەناعەت و سەبری هەبێ ژیانێکی خۆش و ئارامژی هەر کەسێک لە دەستی باخوا نەخواستا بە کللوری دنیا نایەتەوە وتێکەمان هەیە دەوڵەمەند هەرچەند خەڵقی لە دەورە بایەخی نییە سێبەری هەورە بەڵێ زۆر ڕاستە بایەخی نییە چکە کاتێک دەوڵەتەکە لە دەزەیە دەوروبەرەکەشی لە دەزەیە ئەو دوێن ئەم بەنامەی پێشووتر کۆمێتێکم نووسی بۆ نادی بە ناوی سەربەست حەسەنەوە خوێنتەوە بەڵام نەمزانی ناوەکەی خۆم لەس نووستا سەربەست نووسی بووم زۆر سەیرە پارە پیاو نییە بەڵام ژنی زۆرە عیب نەبێت نووسی بووم خێزانی زۆرە بەڵێ بڵێ زۆر جوان بۆ نوکتەیەکەوتەوە بیرم بەس بۆ هەربوو نووسیاوسا سەربەست بۆی بمزانایە جەنابتی فعلا وایە فعلا پارە وایە ڕاستەوە سا سەربەست بەڵێ ئەرێ هەر کات پێدوا بوو هیچ کەسێک خۆشی ناوێی سێریشی دایک بکە بە تاکید چکە دایکت هەموو کاتێک ڕۆڵەکانی خۆی خۆش دەبێت بە تاکید وایە بەڵێ زۆر ڕاستە شتی واژ نییە کەس خۆشی نەوێت نەخێر ئەو شتانە نیسبین یعنی خەڵکێکەر هەیە توی خۆش بووە بە تاکید سێ دەرمانیان نییە دوو لە ڕووی تۆ بیسەران بێعەقڵی پیری مردن ئەم سێ دەرمانیان نییە مردن باشترە لە بێعەقڵی وەسا سەربەست ناڵێ دەرمانیان نییە ئازانم بەڵام ئینسانی ئەگەر بێعەقڵ بێ مردنی چاترە بەتەشید غەریبی هەستێکی زۆر سەیرە گەرم نییە بەڵام دڵ دەسووتێنێت بەڵێ ڕاستە غەریبی گۆرانیەک هەیە ئەڵێ هەر کەسێ ئێژێ غەریبی خاسە ئەوە لە جوملەی خوانە ناسە فعلا غەریبی ئاگری غەریبی قوڵپەیە داوتە و ئەچمەلای شعرەکان بەڵێ قوربان ژیان هەرگیز ناتوانێت دڵخۆشیت پێ ببەخشێت هەتا چەند جارێک خەمبارت نەکات بۆیە هەرگیز وا مەزانە تەنها ژیانی تۆ سەختە بەڵێ هەروایە نەخێرە تاوەکو سەختی ژیان نەبینی خۆشی ژیان تام ناکەی وەستا سەربەست ئێمە دایمە وتومانە جەناب هەتاوەکو تینی و نەبی نازانی نرخی ئاوی فێنک لە ئیسایە بازەکەم نرخی جامی ئاوی فێنک چەنە بەڵێ زۆزێکی بۆمان باکە جەزا مەمنونی وەڵام ئەمەجەزاوە جارێ لە تێسەمونی بۆ هێناوم ئەڵێ لەبەرەوەی بەرگەی شعرەکانی وەسا سەربەست بگری ئەوە لە تێسەمونی من خوا لە تێنانی گەشتی فریا قسم لە تێنانی بازاڕی خۆی وایە کاکە ئەو شعرانی من نابێ بەستی بە تاڵگوێ لێبگری ئەوە مامەجەزا خۆشی کەوتۆتە سەمون و نان خواردن بەدەن هینەکەڵێ بۆی هەردووکمان بەرگە بگرین ئەیدە باشە تۆ خۆی کۆکە بەدەم لێ نارێ کاکە ئەوە جیازێکە و ئاخرەوە ئیستا ناڵم سەمون و نانی بۆ هێنامەوە ئیستا چووە سەر جیازەکە مامەجەزا لە جۆ بدرە و تۆ مقایەدی خۆبە وەڵاتە خۆتمەتە نان و سەمونە خۆم بەم زانیایە ئەوینی تۆ پاییزێکی پڕ خەزانە شەپۆلێکی سەر هەڵگرتووی دڵت و وشک و بیابانە هەر ئەو کات پێش ناسینت عەشقتم دەکوشت لە ناخەوە دڵی خۆمم ئەسیر ئەکرد تا نەسووتێم بەو داخەوە ژیان تۆزێ دەنگی سازوشتەکەمان بۆ بەسکەنەوە دە تۆ باید تۆزێ جۆشمان لە هینەکانی خۆمان ئەڵێ ئای چەند گریانم بۆ خۆم دێ ئای چەند گریانم بۆ خۆم دێ لە بەختم چەندە بێزارم خۆشیم نەدیوە لە ژینا هەمیشە دڵ بە ئازارم چەند لە مێژە من خەم دەخۆم چەند بەو ئازارەوە ئەگریم ڕەنگە نەزانی شەوانە هەمیشە بەو جۆرە ئەژیم ئایکە جوانە ئایکە جوانە نازانم چۆن پێناسەت کەم ئەی هەموو کەسی ژینم لە تۆ زیاتر کێشک بەرم بۆم تا ڕێستات برینم شاترین کەسم کاتێک کە ڕەنگ و ڕوخسارت ئەبینم بەیانیانیش لە خۆر هەڵدێ من هەر تۆی لێوە ئەبینم ئەو ساتانەی وشەکانت منی تیا سەرسام ئەکات تابلۆیەکی تابڵی جوان لە دڵمدا سەر هەڵئەدات تابلۆکە لی نووسراوە تەمەند درێژتر بی خوایە بۆ ئەوەی لەو وتانەی مندا نەبڕێت تا هەتادایە جوانە
زۆر زۆر جوانە هەر ئەڵێم خۆشم ئەوی هەرگیز ناڵێت پەشیمانم یەکەم کەس بوویت خۆشم ویستی و دوایین کەسی لە ژیانم الله لە خەمی ژیان ڕاهاتوم فێری شادیم مەکە ناخم پڕە لە خەم سەیری ڕوخسارم مەکە وەکو بەفر هاتیت و لە ناخما توایتەوە شیرین دەستم بۆ بردی پاڵ بووی نەخورایتەوە وەکو باران ڕژایتە ناو پشکۆی ناخ و هەستم بادەی ئەم عەشقەم نۆشی بۆیە لای تۆ بەسمەستم زۆر جوانە ئەی ئافرم ئەی ڕەحمەت لەو دایک و باوکەوە زۆر جوانە ئەم شەو دڵم هێندە تەنگە گومان ئەەکەم ئیتر نەژیم چاوەکانم ڕەنجیان سوورە هێندە بە کوڵ بۆ تۆ بگریم ئەم شەو دڵم بێ ئارامە و لە ناو جەستەم ئارام ناگرێ دڵت خۆش بکە چونکە کەسێ گشت شەوێک بۆ تۆ ئەمرێ ئای کە جوانە ئای کە جوانە هیوادارم بە دڵتان بوو بێ و کاتی کەسی کە با نەگرم هیوادارم بە دڵتان بوو بێ و کاتێکی خۆش بۆ هەموو لایەن هەر زۆر زۆرمان بەدڵ بوو زۆر سپاس دەکەین بەم بۆ قسە جوانەکانە بۆ قسە بەرزەکان و تەبەرزەکانە هەم بۆ شیعرە ناسکەکانە ماڵە ئابێ و ساسەربەس خوا لە ئێمە نەسەنێ ئیشەڵا وەی نێتە ڕێو کاکا فەرموو با بچینە خزمەتی کاک محەممەد بەشدار عەزیز نەبێ ڕادیۆکە و کسکە بەڵێ فەرموو السلام عليكم. عليك السلام ورحمة الله قربان يا أخوة بخير بي لبو خواجي سليماني. سلامت يا ربي منش خوش حالبهم كهاتم بو سليماني دست خوشي لتو أكمو صلاة شنين بو همو بسرانت بو همو هاورياني أم برنامج. قربان جاري اشتر بخيراتن دكين سليماني وجار سليماني أونيتر برزو بيروستر كرت. هر سليماني أودام يا ربي. يا أخوة بخير بي سرچاوان من هاتي كاك محمد بەشدار دڵ ڕوونا کردینەوە یا خوار لە ڕووناکیابی هەر لە خۆشیابی بەڕاستی ئەو گۆرانی عەبدوڵڵا دڵسۆز جۆم لێ بوو کاک دەزادای بەزان بەڕاستی گۆرانیشی خۆش بوو بێزارم لە دەستکرێنشێنی ئەمە کات خۆی لە تەلەڤیزۆن دەرەچوو ئەم گۆرانی بێژە کۆڵانە تەسکەکانی گەڕەشی عارەبان و تەعجیل و ئەوانەی پیشانەدا لەگەڵ حەماڵیە کرد ئەم پیاوە وێنەکەی وا بوو جا ئەم گۆرانی کۆنانە هیوادارم فرامۆش نەکردن بەڕاستی دەنگیشیان خۆش عەبدوڵڵا دڵسۆز و حەسەن دڵسۆز و چەندین گۆرانی بێژی تر هەبوو بەداخەوە ئێستا ئەڵێم بە یەکجاری فرامۆش کراون خەڵک ئێستا کاک سەربەت نانی عەبدوڵڵا دڵسۆزی نەناچی بەڵێ ڕاستە ئەمە نەبێتە ڕەخنەیەک ئەمە خەتای ڕاگەاندنەکانە کە ئەم گۆرانی بێژانە پیشان نادرێن و گۆرانیەکانیان دانابەزێت بەڵێ بەڵام ئێمە کاک محەممەد بەشدار هەمیشە وەک دەستگای میدیایی گەڕیان هەمویانمان بەسەر چون بۆ هەولێر لە هەولێر پێم ئەوت حەمە قۆدی وایە ئەمە ئەم داماوە دەنازناویان لێ ناوە خۆی حەمە قوتی لە بووە وایە سلێمانی کردوێتی بە حەمە قوتو کەرکوو قوتی لە هەولێر قۆدی جوانە خۆی خۆش بێ پیا قسە خۆش بۆ ویش بەڵێ وایە لەگەڵ مری حازریە کاکە گیان بچینە نێو گوڵزار و گەوهەرەکانتەوە وەڵا یان شتوانێ ئینشاڵڵا لە خزمەتانە بم قوربان ڕێزمان هەیە ئەو ڕۆژانینێکتان خوێن نازم پیا کۆمنتیشی ناردوو بە ڕێزێک خەتەکەی جوان نەبوو ئەڵێ دڵم دەرهات و نەهات ئەو نازانینە دڵڕەخا چ بەختێکی ڕەش و نەحسم هەیە خوا تەماشاکە خوێنم لە تۆ داوا ئەکەن شایەت نییە و لەم جوڵما حاشاکە پندێک شەیە ئەڵێ دەنگی دەهۆڵ لە دوورەوە خۆشە لە زۆر ڕاستەکەن هەنێ کەسێ سێرەکی ناوبانگی زوای هەیە کاتی ئەیبینی وان نییە ئەو شێوازە نییە پندێتر هەیە ئەڵێ ئەم پەندا من هەولێرە وابزانم بۆ بە زمانەکە دیارە ئەڵێ هەتا گوندۆر بوو خزمێ ئێمە گەلێک زۆر بوو جوانە گوندۆر هاتە قڕانی گوندۆر هاتە خەلاسی خزمان کەوتنە قڕانی بەڵێ ئەمە یەکێکە لە پەندە بەرزە جوانەکانی هەولێر بەڵێ دیارە بە زمانی هەولێرە ئەڵێ لە پێش مردان لە پێش باران ئەڵێ لە پێش باران باە لە پێش مردان تایە یعنی پێش ئەوی باران ببارێ بادێ پێش ئەوەی ئینسان کە ئەدەری هات چی دێ ئەو کاتە
تای لێ تای لێ، ئەو پێغەمبەری صلی الله علیه وسلم یەکەم جار تووشی نەخۆشی بوو یەکسەر تاگرت زانەسەرێک بوو تای لێ هات ئەڵێ علەمای حەدیث ئەڵێن لە حەوت کانیەوە ئاویان بۆ ئەهێنا نەشی تایەکەی دانا ئەبەست سبحان الله ئێستاش دکتۆرەکان هێچێ تای دێ ئەڵێن پێنی چی کراوە یعنی ئەو کاتە 1400 ساڵ پێش ئێستا صحابی و پێغەمبەر ئەیانزانی دەرمانی تا ئاوی ساردا بەڵێ یا فێنکردنەوەی دەموچاوە بەڵێ دێرە هین هەیە شتی فۆلکلۆری ئەویش بەڵێ تووتنەکەم تووتنێ چاکە چلۆی 4 ئانە ناکە ماڵی گولە وێران بێ کراس بۆ یارم ناکە ئەمە دێرێکی شەعری فۆلکلۆریە لە کۆتاییە دەستخۆشی لە هەموو لایەکانەکەم و بە هیوای سەرکەوتن ئێستا دێن بۆلاتان دەرنەچن لە رادیۆ ئەگەر بەڕامەش تەواو بوو دەرنەچن دێن بۆلاتان ئێستا نیو ساعتێ نابە ئەگەم بەلاتان باشە کاک محەممەد گیان یاخوا بەخێر بێ لە خزمەتتانین خۆ ئەزانی لەکوێی تەواو خۆشەویستیم هەیە بۆ هەموو هاوڕێیانی ئەم بەرنامەیە بەگشتی بە تایبەتی ئەوانەی کە جۆبیستن ئەوانەی لە پێیت بەرگاری ئەەکەن و بۆ هەموو هاوڕێنی ئەم بەرنامە بە گوڵەباخیش ئەڵێم گوڵەباخیان ئامانەتەکەی زۆرش لامە لە کاتێکی تر ئەدێن بۆلات و ئەدەمێ ئینشاءڵڵە ئینشاءڵڵە بۆ ئەسکەکەی خۆم و بۆ گوڵەباخ و بۆ تۆی بەڕێز و بۆ هەموو هاوڕێنی ئەم بەرنامەیە و لە کۆتاییشە بە هەموو جاروا بڵێم و دیسان ئەڵێمەوە هەمووتانم خۆشەوێت ئێمەش کاک محەممەد بەشدار هەر هەمومان تۆمان خۆشەوێ جارێککە بە خێر بێ بۆ سلێمانی سلێمانی شاهانەیە ئەڵێ سلێمانی شاهانەیە شعرێکی بەرزی مەحوی بۆ نردووی زۆر جوانم شعرەی مەحوی ئەڵێ عەجیبیم دێ لە عەقلی ئەو کەسە وا تێدەگا مەردە کەچی وەک خانم دائیما دڵخۆش و بێدەردە بە پیری مەرگەوە فرسەخ بە فرسەخ ڕۆبوون مەردان ئەوی باچی لە مردن بێ دیارە بڵح و نامەردە ئەمە شعری مەحویە کاکە ئادەمی ژەڵێ کەسێک کە دەردی دووری نەچەشت بێت هەرگیز چێش لە لەزەتی دیدار نابینێ با بڕوینە لای کاک فەرهاد دەمێکە لەسەر هێڵ هێشتومارەتەوە کاک فەرهاد بێگومان کەسێکی دڵسۆز کەسێکی زۆر دڵسۆز و زۆر لە خۆبوردووە لە بوارەکەی خۆیان خزمەتێکی زۆری کردووە بۆیە کاک فەرهاد ئازیزێکی تایبەتی من و کاک جزای ساز و دەستگای میدیایی گەڕیانە کاک فەرهاد گیان کاکە حەمەد گیان سڵاوی خواتان لێبێت سڵاوی خوا لە جەنابیشتان بێ کاک فەرهاد گیان یاخوا بەخێر بێ هەرچەند من لە رادیۆکەوە گوێم لە دەنگتەوە نییە بەڵام بە مۆبایلەکە زیاتر گوێم لێیە بەڵێ قوربان کاک فەرهاد یاخوا بەخێر بێ سەرچاوماناتی دڵخۆش قوربانە بم کاکە حەمەد گیان من دوای دابڕانێکی زۆر هاتمەوە خزمەت جەنابەت و سپاس بۆ برای زۆر خۆشەویست و عزیزم کاکە جەزا کە پەیوەندیەکە لە ڕێی ئەوە توانیم ژمارەکە وەرگرم و بێمەوە خزمەتان من دڵخۆشم بەوەی کە ئەو رادیۆ جوانەی گەڕیان ئەو کەناڵە جوانەی گەڕیان کە بەڕاستی لە خۆبەخشیە خەرمانێکی تری خستە سەر کارەکانی کاکە جەزا و ئێوەی ئازیز یاخوا لەشتان ساغ بێت تەمەند درێژ بن جوانی مرۆڤەکان لەوایە کە هەمیشە خۆبەخش بن بەخشندە بن ئەوەی بتوانن بیبەخشن سپاس بۆ خوای گەورە تەمەنێک کە کاک جەزا و ئێمە بەیەکەوە لەو بوارە خۆبەخشی و کارە مرۆیی و خزمەتە ئینسانیانە کارەکەین خەرمانێکی تری کاک جەزا بوو ئێوە بوو کە خستانە سەر کارەکانتان یاخوا لەشتان ساغ بێت تەندروست بن ڕێز و حرمەتی بێپەیانی شمەیە بۆ هەموو گوێگران هەموو ئازیزان کە هەمیشە بە دیار رادیۆ جوانەکەی گەڕیان بە دیار کەناڵە جوانەکەی گەڕیانەوە دانیشن من تەناویستم بەوە بەشدار بم لەگەڵتان ئەمڕۆ سپاس بۆ خوای گەورە من دوای هەوڵدانێکی زۆر توانیم ببمە ڕاهێنەری نێودەوڵەتی لە بواری گەشەپێدانی مرۆیی بۆیە وەڵا کاک فەرهاد ئەم خەبەرە تازەیە ئازیزانی رادیۆ گەڕیان ئەڵێم لە بواری گەشەپێدانی مرۆییە تکاکەم چەند ئەتوانن گرنگی بە خۆتان بن
لە بواری خودناسیە، لە بواری زمانی جەستەیە، لە بواری ئەتەکێت و مامەڵەکردنە. ئەو بوارانە بۆ هەر تاکێکی کۆمەلگای ئێمە بەڕاستی زۆر گرنگە. ئەو کاتانەی کە زۆر بە مۆبایلی کوژین، ئەو کاتانەی کە زۆر بە شتە ناگرنگەکانەوە کوژین، ئەتوانین لە بەرامبەرە خۆمان قاڵکەین، خۆمان پڕکەین بۆی کەلانی کەم دوانەکەوین لە ڕەوڕەوەی ژیان، بۆی لانی کەم بتوانین تاکێکی بە سوود و بە خزمەت بین بۆ دەوروبەرمان و بۆ خێزان و بۆ پەروەردەی مناڵمان و بۆ شوێنی کارمان. چکە ئەگەر هەر کەسێک لە ئێمە لە بواری خودناسیە، لە بواری زمانی جەستەیە، لە بواری ئەتەکێت و مامەڵەکردن ئەتوانین گرنگی بەخۆی بات بە دڵنیاییەوە ئەبێتە تاکێکی بە سوود لە ناو کۆمەلگا و هەمیشە گیانی لێبوردەیی، گیانی بەخشندەیی لە ناو دڵەکەیە زۆر گەورە ئەبێ و هیچ کاتێ ڕق و تۆڵە سەرنەوە و خوا نەخواسە درۆنەکردن دوو لە ڕووی بەڕێست و هەموو گوێگران و ئەو شتانەی کە لەنگە لە ناو کۆمەلگایە قەت ناچێ بەلایە. بۆیە من تەمەناکەم هەر یەکێک لە گوێگرانی ئازیز، لە بینەرانی ئازیزی ئەم ڕادیۆ جوانە کە بەڕاستی بووەتە ماڵێکی جوان بۆ کۆکردنەوەی هەمومان، ئەتوانێت لەو بوارەیە گرنگی بەخۆی بە و هیچ کاتێ دواکەوتن نییە بڵێ من دواکەوتم لەوەی کە فێر ببم، چونکە من بۆ خۆم لە دوای تەمەنی 52 ساڵم وا دەستم پێکردوتەوە و جارێکی تر گەڕاومەتەوە بۆی کە لە هێشتا زووە، چونکە تۆ نازانی ژیان تاکەی لەگەڵ تۆی ئاڕوات و لەکوێ ژیانەوە سێ، بۆیە تا ئەو ساتی لە ژیانای هەوڵ بە هەمیشە لە فێربوون نابیت، چونکە بە دڵنیاییەوە فێربوون تەنها شتێکە لە هەر بوارێکە ئەتوانی خزمەتێ بکەی بە خۆت، بە کۆمەلگاکەت، بە خێزانەکەت. کاک فەرات، ئێمە بە ناوی ئەوە کاک جەزای ئێستا پێڕاگەاندم بە ناوی دەستگای میدیایی گەڕیانەوە بە شێوەیەکی ڕسمی و بە شێوەیەکی فەرمی بە ناوی دەستگای میدیایی گەڕیانەوە پیرۆزبایەکی زۆر 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 لیەکەین بۆ ئەو شەهادە مرۆڤایەتیەی بەڕاستی ئەو شادەی تۆ زۆر تایبەتە، چکە ئەو شادەیە مرۆڤایەتیە دەرەجەی نییە لە کاری مرۆڤایەتیە هیچ دەرەجەیەک نییە. ئەو شەهادە بەرزە و هێناوە میلەتی کورد دڵخۆش کرد، ئێمە و سەربەرز کرد بەو شەهادە نێودەوڵەتی کە تۆ هێناوتە و بەڕاستی جارێکی تر سلێمانی و ئاوایەوە سلێمانی تەڕ کردەوە، سلێمانی و فێنک کردەوە و هیوادارم هەر هەمومان دوانەکەوین هەر ئیستا هەر ئەم لەحزەیە ئەو قسانەی کە کرد و ئەمەی کە ئیساژ ئەیکەی هەر ئەم لەحزەیە هەر هەمومان دواوکەوین و بەقسەکەی. قوربانم کاکە حەمەدیان، من ئەنستاگرامی خۆم، تەلێگرامی گروپی زمانی جەستا ئەمانە لە خزمەت هەر گوێگرێکی ئازیزایە ئەتوانێت بە بەردەوامی ئەو شتانەی کە لە بواری زمانی جەستا خودناسیە هەر بوارێکی گەشەپێدانی مرۆیە پێویستێتی ئاگادار بێت لە ئەنستاگرامەکەەوە، لە تەلێگرامەکەەوە لای ئێوەوە و من خزمەتکارێکی بچووکی هەمووتانە بم بە ڕادیۆکەش و بەم کەناڵە جوانەوە کاک جەزا خۆی ئاگادارە من بەردەوام پێم وتووە هەموو کاتێ بچووکیتانەکەم هەر ئەرکێ بە من سپێرن بە خۆبەخشی سەر و ماڵم لە خزمەتانە شانازی بەوەکەم کە کەسانی وەکو جەنابتان لەناو سلێمانی و لەناو ئەم کۆمەلگای ئێمە هەن. کاک فەرات، کاک جەزا فەرمێ زۆر بە زیاوە کردوێتی وە درێخی نەکردووە و بەڕاستی یەکێکە لەو کەسانەی کە ئەتوانین بڵین قەرزارباری توین. کاک فەرات، من ملاحەزەیەکم هەیە لە ڕووی مرۆڤایەتیەوە بەڵێ لە بەرنامەکەی خۆم لە چێشنگاوە تەعاروفمان کردووە، سەرۆکی ڕێکخراوی دەسەبەخشانیش بوو. بەڵێ کاک فەرات حسابێکی زۆر تایبەتی هەیە بەڕاستی بە هیچ پێوەرێ مقارنە ناکرێ، یعنی نازانی چۆن باسی کەی. قوربانم کاکە حەمەد. بەڵێ پێشەنگە مامە جەزا بەڵێ تەواو عیبی نییە. کاک فەرات، من زۆر لەسەر خاڵێک ئەوەستم کە بەڕاستی زۆر گرنگە بۆ هەمومان، ئەویش پەروەردەکردنی مناڵە کە ئێمە هەر هەمومان وا فێر بووین مناڵ لە ڕووی جەستەوە پەروەردە بکەین. من ڕام وایە مناڵ ئەبێ لە پێشە دەرونی پەروەردە بکەی، دەرونێکی دروستی هەبێ ئینجا جەستە. جەنابەت جەنابە ئەڵی چی؟ دووباری کەمەوە کاک فەرات گوێم لێتە کاکە حەمەدیان ببوورەوە بچڕا بۆیە. بەڵێ کاک جەزاوتی ئەڵێم پێویستە ئێمە وا ڕاهاتوین مناڵ لە بەز لە ڕووی جەستەوە بەخێوەکەین، یعنی مەسەلا بۆ نمونە ئەگەر تای بوو، ئەگەر لەرزی بوو، ئەگەر کۆکەی بوو، ئەگەر ئەوەی بوو ئەچین شروبێک شتێکی بۆ وەرەگرین و تا چابێتەوە. بەڵام کەس یعنی کەم کەس هەیە بیر لەوە کاتەوە کە ئەم مناڵە ئەبێ لە ڕووی دەروونەوە دەروونێکی تەندروستی هەبێ، ئەبێ لە ڕووی دەروونەوە دەرونی دروستکەیت ئینجا جەستەی. جەنابە دەڵێ چی؟ کاک حەمەدیان، من سەد لە سەد لەگەڵ ئەو شتەی جەنابتان کە مناڵ بەداخەوە ئێمە ئێستا لە پرۆسەی پەروەردەمانە خوێندنمان هەیە،
بەڵام پەروەردەمان نەماوە گرفتەکانە بەڵێ ڕاستە ئێمە پێویستمان بەوەیە پەروەردە جارێکی کە لە ناو خێزانەوە دەست پێ بکەینەوە تا پرۆسەی خوێندن تا ناو کۆمەلگا بەداخەوە من زۆر جار محەزەراتم تۆ لە هەندێک شوێنە لەسەر بواری خودناسی زۆر جار خەڵکی زۆر ئەکادمی لێ بووە توێتی یعنی چی بەم شێوەیە ئێمە لە دواوین بەڕاستی پێویستمان بەوەیە خۆمان قاڵکەین مناڵەکانمان پێویستیان بە پەروەردەی ئێمەیە بەڕاستی ئەم تەکنۆلۆژیایی کە زۆر بە خێرایی هاتە ناومان وای کرد مناڵەکانمان هەندێک بەرە لایەنێکی تر ڕۆی خەریکە لە دەستیانە دەین بۆیە بە گەڕانەوەی ئەم شێوە بوارانەی کە شەپێدانی مرۆیی دەتوانین جارێکی تر مناڵەکانمان پەروەردەکەینەوە زۆر جار ببینە هاوڕێ لەگەڵ مناڵەکانمان زۆر جار نزیک بینەوە لە مناڵەکانمان بۆی کە لانی کەم هەستکان نزیکترین کەس کە گوێی لێ ئەگرێ و کە خەمەکانی ئەتوانێت پێ بڵێت باوکو دایکێتی بەداخەوە ئێستا باوکو دایکەکانیش ئەوەندەی سەرقاڵی مۆبایل و ئەوەندەی سەرقاڵی ئەوەن کە کاتەکانیان تەنانەت بۆ خۆشیان کاتیان بۆ یەک نەماوە هاوسەرەکان خێزانەکان بۆیە گرنگە جارێکی تر لەم ڕوانگەیەوە بواری خۆمان قاڵکەین من لەوانەیە پێشتر ئەوەی کە ئێستا ئەیزانم لە بواری پەروەردەی مناڵ و گەشە پێدانا نەمەزانی بەڕاستی پێویستەوە مەزانی ئەگەر مناڵەکەم ڕۆژانەکەی خۆمدایە و چوو بۆ مەکتەبەکەی و لێم نەپرسیەوە و هاوڕێی نەبووم و بەخەمی نەبوو مامەزانی ترمە تەواو من پەروەردەیەکەم کاکە مەسرەفیەکە مەچمە دەرێ کارەکەم نەخیر کاکە مناڵەکەت ئەوەندەی پێویستی بەوەیە تۆ هاوڕێ بی نزیک بی ئەوە پێویستی بەوە نییە تۆ بڕۆی ڕۆژانەکەی بیتێ و ئەوەندە پێویستی بەوە نییە تۆ بڕۆیت بزانی جلوبەرەکە چی پێویستە حەزی لە چیە نەخێر ئەوەندەی پێویستی بۆیە تۆ نزیک بیلێ ئەوەندە پێویستی بەوە نییە کاک فەراد هیوادارم وعدمان بیتێ کە بێ پەیوەندی تەلەفۆنیمان نەکەیت و بەبێ ئامۆژگاری دەرونی و مرۆڤایەتیمان نەکەیت کاکە حەمەدیان بمبەخشە ئێوە سەوتان سەوتی ئێمە باش ناگاتە تۆ من ئێستا سەوتەکە هەمسان لە رادیۆکەەوە گوێم لێگرتەوە چکە لە مۆبایلەکەەوە نمتوانی بەڵام بەڕاستی ئەمڕۆ دڵخۆش بووم و لێرەشەوە ئەیڵێم رادیۆی گەڕیان هەر ئیشێکی بە من بێ هەر ئەرکێ بە من بسپێرێ بۆ بوارێکە خۆشم لە بواری ڕاگەیان تەمەنێکە کارەکەم لە هەر بوارێکە خزمەتی منی پێویست بێت بە خزمەت بکەم بە خۆبەخشی بێ بەرامبەر بەسەر و ماڵم لە خزمەتانە زۆر سپاس کاک فەرهاد کاک جەزاڵێ ئێمە کاک فەرهاد دەخینە سەرسەرمان و بەڕاستی درێخی نەکردو زۆر بەزیاوە کردو تا ماوەیەکی زۆر سەرۆکی ڕێکخراوێ بووی کە زۆر مرۆڤانە بوو زۆر سەرۆکی ئەو ڕێکخراوی جەستەبەخشان کە ئەما کارێکی بەڕاستی تا سەر ئێسقان مرۆڤانەیە و کار هیچ کارێک نییە لەو مرۆڤانەتر بێ ئێمە هیوای تەمەندرێژی بۆ خوازین و هیوادارین قۆڵی لی هەڵماڵیت بەرەو ڕووی ئەو کەم و کوڕیانی ژیانمان ببینەوە و خۆمان چاکەین بۆی ببین بە کەسێکی تەندروست زۆر سپاس بۆ پەیوەندەکە هیوادارم بێ پەیوەندیمان نەکەیت هیوادارم کاک فەرهاد بێ پەیوەندیمان نەکەیت و بێ ئامۆژگاری دەرونی و مرۆڤایەتیشمان نەکەی هەموو کاتێ بچووکیتانەکەم برای بەڕێزی کاک فەرهاد سەرسەرم دڵە خۆشکردین جارێشکە پیرۆزی بێ ئەو شەهادە بەرزە جوانە خواحافیزە بێ خوا کاک لوقمان عەبدوڵڵا ئەڵێ بێنیەتی تەقبیلی دەمت عائیلە بە ڕۆژوم عائیلە ڕۆژوم بێ حەزرەتی میحرابی برۆد پانی لە نوێژم ئەی ئافەرمنالی وشەی کەر لە پەندی پیران و فەرمودەی ژیران تێک ناچێ لە کەر ئاخڕ و گەوەڕ ژیرترە لە زۆر مرۆی جێژوەڕ بەکەری هەژار کۆڵ و بار ئەبرێ کەچی خاوەنی کرێوەر ئەگرێ ڕەحمەت لەودانا ئەم پەندەی دانا کەر بارکەی لە پەن نابێ بەزانە کەر بزەڕێنێ و بار ببا باشە سوودێکی نییە گەزاف و هاشە کەر بزەڕێنێ سەگ پشتی دێشێ هاواری بەرزە و لورە ئەکێشێ کەر هەڵدەستێنن بە کلک و بەگوێی ئەم دوانە نەبێ بنەون لەکوێی کەر بۆ قوربانی ناشە و نەشیاوە بەدە کەرگایە قەڵە و نەژیاوە بەبێ نەقیزە ڕێناپێکە کەر بۆ نەزان باشە ڕێگە پیشاندەر سوکایەتیە و گاڵتەیە و گەمە کەرتان بێدەنکەن وانوەرەی ئەمە فڵانە بەرپرس بەسەر کارەوە ئاسان قوت ئەدا کەر بەبارەوە فێڵ و پیلانی دوژمن لاڵەکە کەر بەبارەوە هێواش ناڵەکە شپرزە و شێوا و پیس و جەنجاڵە کەر بەبارەوە ون ئەبێ خاڵە دنیا ڕچاوە شاخ و دەر و دۆڵ کەر بەبارەوە ئەبێ بە سەهۆڵ لەبەر نەزانی و کردەوەی قۆڕە کەر بەلایەوە قازی و پسپۆڕە کەر بەسرایەوە خاوەن ڕزگارە بەرەڵا ببێ مایە ئازارە
کەی بەخێر بەڕاستی ئەوە زۆر عجایب زۆر خۆش بوو زۆر جوان بوو کاک شێغڕەند سڵاو لە مام حەمەتاڵی گوڵ و دڵ سڵاو لە جەنابیش کاکە شێغڕەند گویان بەخێر بێ یاخوا گەورە کردین دڵمان ڕووناک بووە زۆر زۆر ممنون سڵاو ڕێزم بۆ ستافی ڕادەی گەڕیان هەیە و بۆ تۆی گوڵ و مامەجەزای گوڵ و دڵ کە بەبێ ماندوو بوون و بەبێ هیچ شتێکی لاگوونێک ئێوە بەرنامە جوانتان پێشەشی ئەماکەم بەڕاستی جێگەی شانازیە بۆ من بەڕاستی شانازیتان پێواکەم یاڕەبی خوا سەکەوتنتان کاشاءالله زۆر سپاس کاکە ڕەند ئێمە هەموو جارێت تەمەنای ئەومان کردووە کە جەنابت و باقی جۆگران و بیسەران لێمان ڕازی بن ئێمە خزمەکاری هەموو لایەکەکەین و تاکە ئیشمان ئەوەیە ئێوە دڵخۆشکەین بەڕاستی هەر کاتی ئێوە دڵتان بە بەرنامەی ئێمە و بەقسەی ئێمە خۆش بوو ئەوە ئێمە بەڕاستی جارێکتر بچووکی خۆمان دووباراکەینەوە بۆ هەموو لایەکتان ممنون حەزی ژەکەم شارەکەی پێشەش بە تۆ بە بیسەران کەم هیوادارم بە دڵتان بێ فەرموو کاک شێغڕەند گوێبیستین ئەڵێ ئەو کاتێک کە لەگەڵ تا بوو ئێستا دیار نەماوی ئەو کاتێک کاشقت بوو ئێستا بۆ دیار نەماوی جوانە خۆشی ژیانم هەتۆ بووی وەڵام ئێستا لێم گۆڕاوی و ناترسی ڕۆژێک بێ من ببرم بۆ دووریت ئێستا خوا بەخوا مرم ئێستا ژیانم فڕ لە خەم و ژانە بۆ دووریت دەمێک چاوەڕوانم لە تۆ ژوەرەوە ئارامی ژیان و دڵم بکوژێتەوە ئەمە گرەی دڵم پێشکەشتان بێ زۆر سپاس کاک شێغڕەند بۆ ئەو شعرە جوانە ئیشەڵا نامریت و تەمەنە درێژە بێت و ئیشەڵا بەشک و ئەویش گوێی لێبێ بگەڕێتەوە سڵاو ڕێزم بۆ جێگەرەوی سەر و شتەکانتان هەیە و ڕێزێکی تایبەتم بۆ خات و پەرژین لە شاری هەولێرەوە کە سۆتێکی زۆر زۆر خۆش و شیرینی هەیە من ئەمەوێ گۆرانێکی بادینی پێشکەسی یاشێخ بکە ئەویش مەمنونیە بێ بە سەرچاو پەرژینخان داوای لەکەین گۆرانێکی کرمانجی ژوور و یابادینی پێشکەش بکە بە شێغڕەند لەو گۆرانی ڕەسەنانی کە پەرژینخان ئەرگ ئەکێشێ یەک بە یەک هەڵیان ئەبژێرێ و بە دەنگە خۆشەکەی خۆی بۆمان ئەڵێ ئیشەڵا کاک شێغڕەند پەیامەکە و گەیشتووە و بە چاوان خوا عەفیزی بێ قوربان و یاڵڵا سەچا یا ڕەب نەمێنێ قەت لەوە جاخرا گاو کەرناناسێ مەگەر بە شاخرا کەر و ماجمیان قەت نەوت کەر گەشتی خۆش حاڵی تێچوو کەر بارە بەربێ چش باغار نەکا کاک دزا دوو دەنگ تێکەڵاوە لای تۆ کاک هاشم حەسەن ئەڵێ دڵەکەم وێرانەکە دەنگی کەوەدێ دەنجی فڵەفە لەیلا گوێدێ قەولی داوە بە پێی خۆی بێ قەولی داوەگانی ویسەوە بێ کاک هاشم حەسەن ئەڵێ ماڵەکەم وێرانەکە ڕۆژم ڕەش و تاریک ئەبێ یار بە سوورمەی ناز کە وەختێ چاوی خۆی کل ڕێژ ئەکا ئەم شعرە کاک هاشمی ئەحمەد موختار جافە ئەحمەد موختار بەگی جاف سلێمانی شاری شیرین مەڵێ دەخاتە فکری ئەهلی معریفە شێوەی دەجال الحەق تۆزێ تێکەڵی هەیە با خاڵە حەمە وەرگرین با بچین بۆ گردە نازەیە بۆ لای خاڵە حەمەی خۆمان خاڵە حەمە خاڵە حەمەی گردە نازێ خاڵە محەممە خاڵە محەممە دەنگی ناگاتە لەسەر خەتە کاک محەممە بەزەوەی گوێمان لە دەنگی نییە با بچین بۆ لای دایکێکی نازدار دایکی هەرزاڵ گیان ئەی گیان یاخوا بەخێر بێی سەر چاوان چاوانێ سێ چاوانە هەرگەش و جوان بێ لەخوا بە زیابێ جوانەکەی لە باخچە جوانەکەی گەڕیان سڵاو لەو خۆشەویستانە سڵاو لە کاکە حەمەی گوڵ
لە کاکە جەزای خۆشەویست لەوە ئەچێ لەخوا بە زیابێ دوعا و نوزاکەمان گوێرا بوو بێ کە بۆمان کردوون قوربانتان بن قوربانتان بن جا من خۆشەویست و ئازیزی کوڕی وەکو ئێوەم هەبێ نەخۆشی پێمە وێرێ نەخێر هەر ناشبێ پێوە بوێرێت کە تۆ یەک دنیا کوڕی نازدار هەیە یەک دنیا کچی نازدار هەیە یەکێکی وەکو تۆ و کاکە جەزا و کاکە سەربەست و کاکە محەممە بەشدار و کچە خۆشەویستەکان بوو دەستخوا داکیین وەستا سەربەت لە سلەیمانیە بەڵێ لە سلێمانیە چونکە زیارە زمانی خەڵقی سلەیمانیە جارێ لە پێش هەموو شتێکەوە زۆر ئەو ڕۆژەهێنی کردبووم خۆم گوێم لێ نەبوو بۆیان گێڕامەوە بەڵێ سڵاوێکی پڕ خۆشەویستی بۆ ئەنێرم هەردوو چاوەکانی ماجەکەم هیوام وایە دایمە ئەو شعرانەی بەردەوام بێ و هەر لە خۆشییا بێ و قەت دەنگی دانەبڕێ لە ناومانە ئامین ئامین بەڕاستی مامۆهنا کاکس وەستا سەربەست کە ئەو شعرانە ئەخوێنیتەوە هەتی خەم و خەفەت بێ لە دڵمان نامێنێ ئای لەخوا بە زیابێ یاخوا خوای گیان خەم و خەفەت لە دڵی کەسا نەمێنێ ئەویش و مامۆستا محەممەد بەشداریش دەتخوا مامۆستا محەممەد کەوچکە لەو ماسە بۆ کزەش بگەێنە ئێمە کا دایکی هەرزاڵ گەشتۆتە سلێمانی کاک محەممەد بەشدار گەشتووە زانم ماسەکەش یێناوە ئێستا ئەگەنێ بۆ لای تۆ تەواوە عیبی نییە عیبی نییە خۆن جادۆ گوێ بگدا بەڵێ دوو قاش خیاری بۆ پاکەیت و بەنانێکی تیریەوە و یەک کەوچک ماسایی بۆ بەخوا هەزار کەباب و گۆشت دەهێنێ ئایجا لە ئیسایە ئەو نان و ماستاوە هەزار کەباب و گۆشت دێنێ تەبعا ئەرە بەخوا بە دوو پاسە خیاری ناسکەوە بیخۆی دیتر نییە وازانی لازم چی خواردووە ئەنجا تەسویرێکی شیێنێرم بۆ مامۆستا عومەر بۆ ڤایبەرەکەی ئێوای بکە مامۆستا عومەر چاو لێیە کاکە حەمەد چۆن ماستا بێتەوە خوارە ئەم ماوەیەشی زۆر بۆ هاتۆ تۆ پێم بڵێ کاکە گیانەزانی چی ئەم مامۆستا عومەرە هەر ئەیون لچی لێ نایی دا ئەوە تا ئەو کاک محەممەد بەشدار لە سلێمانیە و ماستەکەشی پێ و تۆزێککە لە ڕادیۆش بە خزمەتیشی ئەگەین و ئەیتر ئەنجا ئێوارە کە بە کەوچکی دار و کاسەی دارەکە هەڵم قوڕان ئەوەختاڵێم مامۆستا عومەر بای بای کاسەی دارە هەیە ئای بادایکی هەرزاڵ ئەبشتیوە ئەبێنم بێ بخواکە بەڵا من کەوچکی دارم هەیە بەس کاسەی دارم نییە کاسەی داریشمان هەیە هەر لەو هینە کڕیمان لە ڕێی بیارە و تەوێڵا وەڵام جارە ئاگەڕێی ترم پێ بکەوێ سەڵای کڕم هەر بۆ من زۆر حەزم لە شتی فۆلکلۆریە ناو ساڵۆنێکم هەیە کەیتە ناو ماڵەکەمەوە هەمووی شتی فۆلکلۆریە دامناوە عەلادین و مەنجەڵ و تەشی و ئەوە چی بوو چڕا تۆ بڵێ وحدی پێ نەما دایکی هێرزاڵ هەڵا بەداخەوە بەشک و دایکی هێرزاڵ شەڵا وەرمان گریتەوە خاڵە محەممەد سڵاوی خوان لێ بێ خاڵە محەممەد زۆر هەباغم کردی جۆم لە دەنگن نەبوو باوەڕ هەبێ جۆگران و بیسەران ئاگایارن زۆرم هاوار کردی و زۆرم بان کردی هین نەبوو دەنگە ناگەشتە من ئەیدە باوکم شەبەکەی نییە مە گوناحمان چێ لە بۆچی لە قەسەخانەی خێرە چ خێریەتی دەی ئیشەڵا سەلامەتیە خاڵە محەممەد دوعای خێری بۆکەین و ئیشەڵا خوای گەورە شیفای بات خاڵە محەممەد ئیشەڵا ئەو کوڕە شیفایەت و ئێوارە گەڕێتەوە ماڵی خۆی و تۆش دڵی خۆشە بێت و ئێمەش دڵمان خۆشە بێت فحسی سۆنەر ئیشەڵا نەتیجەکەی باشە بێ و سەلامە دەبێ و ئێمەش دوو هەمومان دوعای خێری بۆکەین بەڵێ قوربان بەسەر چاو خاڵە محەممەد گیان سڵاومان بگەێنە بە کوڕەکەت و بەو قەومە کاتێکی خۆش بۆ جەنابێژ خاڵە محەممەد گیان یاخوا بەخێر بێ بەبێ شیر و بەبێ شیر و ڕم و خەنجەر
جگر زمار و خیلی علی مزیکی علی مزیکی بهدی بنی گوامی نبون من اوان رنجور و خمبارم اوان رنجور و خمبارم الحسرة دردي خوامو قل لنا قيرو قري محنة براتي سرنخون من اترنا زانم پەرژینەکەم ئەلو ئەو کاتت باش چۆنی ماوەڵەتاڵ باشی هەموو کاتێکە باش پەرژینەکەم یاخوا بەخێر بێی سەرچاو زۆر سپاس سڵاو ڕێزم هەیە لوتولو تەواوی هاوڕێیان و بیستەران و کۆمێن نووسان ئەوانی پەیوەندیش دەکەن زۆر سپاس پەرژین خان چاو دڵمان ڕوندڵە خۆش کردین کە پەیوەندی و کرد زۆر سپاس بەڵێ مام هەڵتاڵ بە ئەوڕۆ دوو گۆرانی ڕستن ئامادەکردی یا هیوادارم دڵتان بێ هەر بە تەئکید بە دڵمانە بێت فەرموو باشە گۆرانی یەکەم دەری ماڵمان ئاوبارە قوربان ئەمنی کچیمنی کوشت ئاو دوولبەرە ماڵمان ئاوبارە ژیانە چیمنی کوشت ئاو دوولبەرە بەچاو پێم بەدەم ژنێوم پێدەدا گیانە بە چاو پێم داڵێ وەرە بەنووسێنێم پێدەدا قوربان بە چاو پێم داڵێ وەرە ماڵمان ئاوبارە ژیانە چیمنی کوژدا دوولبەرە دەستێنێ پێدەدا قوربان بە چاو پێم داڵێ وەرە وەڵێ مەماڵتان هیوادارم بۆتامە دڵ بێ گوێرانیش کە شەزۆر خۆشە هیوادارمە دڵتان هەر زۆر خۆشە یا ڕەبی ماڵێ ئاوا بێ پەرژینەکەم هیوادارمە ڕای ئەوەشیان زۆر خۆشە شلێرە وای شلێرە شلێرەیان لێرە بۆن خۆشەروان کلێرە بۆن خۆشەوە کنێرە لە زۆرانێم بیستووە لە زۆرانێم زانیوە هەولێرە گزادای هەولێرە لە زۆرانێم بیستووە لە زۆرانێم زانیوە شلێر خەڵەکی هەولێرە لە گزادای هەڵ هیوادار ئەو گۆرانشتانوە دڵبی وەڵا پەرژینەکەم بە بۆنەی ئەم شلێرەوە ئەوە لێوان لێوەکەم دیار نییە لێوان کۆیەکەم دیار نییە کورە لێوان تۆ بۆ ئەمان لێەکەی دایکی دایکم لێوان خان کۆمنتی نووسی بوو چۆن؟ کۆمنتی نووسی بوو هیوادارم لێوان خان بەشداری پێ وڵە هیوادارم نەمێژە بەشداری نەکردیە کۆمنتی نووسی بوو وەڵا خۆ پەرژین کۆمنتی لێوان نەکەوتۆتە بەرچاوم بەدی کۆمەتێکی زۆری نووسیە هەڵەتی نەدیتە باوەڕ هەبێ پەرژینەکەم یەک کۆمنتی لێوان ناتۆتە بەرچاوم بەدی وەڵما لێوان خان کۆمنتی زۆری نووسی یعنی ئەو ئێستا کۆمنتەکان هەم دیتە هەم دەبین بەس هیوادارم لێوان خان بەشداری کە شعرێکیش بڵێ بەڕاستی پێنجی خۆشە شعرەکانی خۆشە باڵێ کوورە ئەی بابەتە تەندروستیەکانی ئەی بابەتە شتەکانی تری هەموو بابەتەکانی گرنگن بابەتەکانی هەمی خۆشە عنی بابەتەکانی بە سوود و شعرەکانی خۆشە بەڕاستی
لێوان خان بەس درەنگ پەیوەندێکەوە هیوادارم لێوان خان هەموو ئەڵلقەکان بەشداری بکەین بەشداری دەکەن پەرژینەکەم ئیسا بیرم کەوتەوە تقریبان 7 دقیقە ئەبێ هینەکەم پچڕاوە ئەوەی کە کۆمنتەکانە خوێنمەوە لەبەر هەندێدا خۆن ئەگەنا من لێوان خان یەکەم بەرداوە دەستی کرد کۆمنتی نووسی بوو دا باوەڕ هەبێ یەک کۆمنتی ئەو لێوانە نەکەوتۆتە بەرچاوم بەداخەوە بە نسیب نەبوو ئیشەڵا بۆ ئەڵلقەی داهاتوو بەش و ئیشەڵا خۆی پەیوەندی بکە هەر پەیوەندی بکە پەرژینەکەم لەبەرەوەی هەم بابەتی تەندروستی و هەم شیعرە بەرزە جوانەکانی خۆیشمان بۆ بخوێنێتەوە بۆی بێ بە تاقم لەگەڵ وەسا سەربەست و خاڵە عەتای بەریتانیا و برادەرانی ترە پەرژینەکەم دەست خۆش بێ بەڵێ ماڵقەوە تاڵ دوای کاتش خواحافیز بێ خوا کاکە گیان دوا پەیوەندی من ما دوا پەیوەندی ویستم وەری نەگرم بەڵام هەر بۆی پێی بڵم بڕم کاک محەممەد بەشدار لە سلێمانیە و ماستەکەشی بۆ هێناوم و ئەنجا ئێوارەت چیەکەی هەیداما و حەمەتاڵ ماسا هەڵە قوڕێنیە دیکەرکو ڕاستە وەسا ئیسماعیل تۆ ژۆرە لینەوە خێنە سەر سەرمان مامۆستا عومەر السلام عليكم براكم باشي عليك السلام ورحمة الله يا أخوة بخير بيبرا برزكم شيا كيف قنجة خالو عمره والله قربان دياري هاتوا لدوروا بو حمتالي زردو سوروا أخوة أجل هجومي منه وتساوي بينك أخوة بناس أخوة مهم أويا يوارا هلي أقرينين لتشاوي تو عقلم نايبره كورة باوكم وابريه ويبو برنامج جديد يعني يبو الراديو بولا شمان عقلم نايبره الله أكبر إيه باشا كاكا قيشكا لدواي دواي برنامج منو تو مرحبا يجي يكاكين فأجل كاك جزا لي بخوا سيقم هي ما خمي أو ما بتمام دواي برنامج هو المم قناعات بكاك محمود كم نيا أبو الراديو كا بوي كاك جزا برشم لينا ثانية بخوا طولي بتروز غالي هدا قيس بكون كاكي كاكا جان إذا باوكم لقازة ولا مرة ولا زانم لقلة ولا بزنوا هذا سر ماس إذا ما سكشون في الروانا بيني يا ربي خوا دريب رحمتي دي بخاطر إن شاء الله الله آمين أجمعين من حاجة كان بود به من حاجة كان بود سوى نزيكي الإواري حاجة قابل ما استوى اشتير خوينه بلام ناس عم بدس خم نعقل نايبره كاكا جان إذا باوكم تو صبر به برنامجك تواب به خوا حفيزي بكين دواي برنامجك منو تو مرحبا يجي يكاكين موركي فيه ويا خباكم هالشيء شفان نديو وتي بريهم برو الراديو وابا سكتي صديار بيديتو تمزام ورقي فيه ويا بالي انه اواي ودوتي تمغيت هايبتي لي ورا وتمغي حمطالي فيه ويا لبرو كزنات ولا او تمغي فيه والنبي ولا لكلمه لا شو اخذنا كريتي كورا باكم تو هلا خوتو بوزن خراب وخلقك تو بابيتو يكتر ببينينو مرحبا يك بكينو ما استكيد سي ديارك كيد سي سير كينو ايواره توزي لي بكين بماستا وتحقيقينوا شو كاين مرحبا يجي كاين خرح انت عم تبقى ان شاء الله اجمعين بهم ولا ان شاء الله خالق وبيعملنا باس ليكشيش يكبر كم تقريبا لدو دقائق كم هو بلا قرمان لك ايما الشارع سليمانيسن بروجيتي او من هي خذنا من الصوت كمان بروجا وانا كفيلان تنكي غرقا كان يعني ام تنكي انا يسبون منا تنكي قد قرويه هي تنكي هندلين هي تنكي هوار برزه هي تنكي شرحيدين هي تنكي كارزه وشكيه زرقتها هي بختياري هي اما اللي حمو منطقه كان سنقريتي بطلب بتنكيكي او اما انا كمال خلقي كان وكو سربازي ونوان خلق عقايلي نعم أنا سن خدمة ذكر راسي من سلامي عن هي كزوز المطابعة كم زور زالم دولة باورا كي عليه شو بتابع يعني نخوتين شاوري ومعنا كدو أو من بوه كان بوي بين بو خلقه عايشنا هو طالما لبري أو إيك أو نبغى كذا صلاة إميت يعني أونية خلقي سلماني زور بداخل وسنجرتي ده زكان دجينان إباش كابري قربت ست صلاة جيد ده فرق منتو باسواني دو راديويا ست أوانك من هي راديو كإجناكات ستوانك من هي ختي انترنت تواني ستوانك من هي كهربائيه ونيه بلا زور راس او ابي والله راس كينو براسي ما مصعب عمر لهم بوارك خلق بو والله يا رويوا والله من هذا المكياف انا والله اخوا قداره زلام افرق بو تليفوني كدو يبني جد دادي جنبو جنبتي ورا بو اير سير جاك اولي وبابدني انا باخذ تواني امني اولينيه والله اما ابي بحموم الرخنا بقينو شوني شكلنا بابريو الرخنا بقينو شوني كا وقت صبرنا كابو ما رخنا بقينو شوني
کە بەدەم ئیشەکانە بە جوانی ناسێ باڕخنە نەگرین لە کەسێک وەکو سەربازی وایە خۆمە کەسیان ناناسین بەخوا من کەسیانم دەچوم لە خزر کەسیان نەدابنیشمەوە چەندە گێم شارێ نەچوم لەگەڵیان دابنیشم نەچوم گوتوێژیان لەگەڵاکەم بەڵام ئێمە بە چەند خۆمانە ناسین ئەمە نش خەڵکی ماندوو بناسین قوربان قسەکەت 100% لەجێی خۆیاتی جاریوە هەبوو مامۆستا عومر بە خۆمیان توتی لە ڕێخوانە خواستە داعم بۆ حادیسی سیارە بۆ هێناوێتی بۆ خەسەخانە دکتۆری داما بڕێکی تۆ تووشی حادیسە بووی يعني بجدي يعني مثلا على كاكا او بمري كاكا شلون بمري يعني تو واقع دكتور يقول بس بريشي عمر بدس خوايا والله ما تجي بلا زور راسها الدكتور كان شهر السلام لي تور هذه على دكتور تو بشري كاكا بو بشري بيلا كاكا لما خمشتي خمي جان خطو نيزاني كاكا بلا راسها ما هي الدكتور جاري لا يكسي برينار وساوى خويني لي دمر كاكا دكتور شهر سدي خير كاكا خم لي بيزان ام خوينا لتمارا ام خوينا لتيايا ولا بيدوزي دو كيت انا بيدوزي ام شنو بدريتو ام واحد ام شنو كاكا توشي صدنيشي جوريش شيكيتو نهر حادثه وروداني هر كارس او يعني وش انا براسي صلاتي انسان كان ثاني اما يقدو براسي ما مصعمل من دياردي شي ناشرين يا منالم دي ولا نو سياركو دبفريا قطوفريا توكل موسفريا كشي ام دايك ام باوكا بينال الرولا الا اخذتو لي استاو پروردينكي كي پرورديكي هو كاكا حمام يشتي في ظلم اما كما انا بعرف معناه حظ كان بيكن بوتي برنامج كان ما مصايل مزدود في جيوجيكا لبرو يزوري في مليون كتساكا دكتورك لخصخانكا لخصخانك ولا خكيت ينصد دينار كابرا يبرم من الشمل هرقوم على كيبرم لبرو نام كاتجو هذا دنگدنكم كاشم بو عيادك 15000 كري عيادك و50000 كري اشاعك وتحقيقك اللي تحمل نزقي فوق 50000 يك دنگدن يجدك والله مو فيش من اخي يا باشا كاكا بارك اي لبيت دنگدن ناكي يري بي باريا كشي دنگدن بس الدكتور كي قرب سلاكي كمعاشك وكوميتوايا نبلا ما وسايتي اي معاشك بلا من جاي بيشر رخلم قد يسر رخلم اقلم لما للدكتوره برزه كان عياده كان حكايتي خالد جري خلق والله يخلق فقيره والله يخلق هجاره بايمش وكو كمان ببين بكاركتريك بو جانديني ام نقصان انا كهن اي من نظري هالشي دكتور هي خلافه نظري هالشي ملا خلافه نظري هالشي مديري دايره هي خلافه بلام داوان لي كي اقل توز خلافيان تاعي خويا ساتن اما رخنا اقلين رخني دروس كره في نخرنا ناقين هيك سيناريو فيني ها اهداف فيما وي ام برنامج بو برنامج شاري سليماني ام برنامج شاري سليماني ام برنامج روح حدود سليمانيه او بزوك كاني لم راديو هيك هيك راديو كانيه يبادل الامر راديو بو من بري اشتي خوش ويسي بو ملاك همش وين الجمعه اللي بقري دبرو يما خلي خلق اخوي بدو خلي خلق قاري فاجوري ويسافر سكاريزمي بو جناب الكاك جزاء بو كاك محمد الزاجي بقدر روح حضور خوش ما يوصلك الى قلاكم دايكي ارزال حكي او كساني لم برنامج ما صعبه كين برنامج يكتدي هم يروح حضور تساوي يمن او من بوك وثاني كاك محمد ودايكي هرزال وحمو بريزان وجوانم كوتيكي في كنين خلناهم برنامج ام برنامج هم معنا وابي الضبيش مان زير نبيت كاك جزال نو كنترول راديو دان استوا تجاري واي بينس خد لسرخته لبرم الجوم ناجيري ولا كاكا بيندينا كم برنامج تبو بيندينا في كاكا كشيكا او تفرموا من تجي شي شارك خريكم تبو مديراو والله ما لا ما مسا وليش نجي لنا بكلي كاكا او كابلا منجول يا يواير ولا كاكا ورا من هاجن وانيا كاكا دوباره سكوتو من دشان صار سر ما مسا عمر جان زور سباز خوشويسي دزغاي ميديا قريان وعرف حمطال بابشينا لاي شاگرد دكي بيراميد انا سي ساردينا كامل سينم دا اتاسيني اگر جوانی سرنجم را اکیشه مگرلیم چونکه جمالت پیکری وینوسی خواه جوانیش اجولینی هزار رحمت الله و شکر الله بابا فجد لاده ببینم رود امن خو سیری تو ناکم لروی توتی اگم یزدان چلون نخشی انخشینی کتیشکی روش ادازا خاوی پرچی زردی زیرینت للام قوسو قزا هیچ رونق و شوقی کی نامینی وسا اسماعيل وسايان وسا اسماعيل وسا اسماعيل جوان وسا اسماعيل كاكا جان اي كاكا جان بخير بي كاكا جان بوي نبن بعارك بس كانوا
ئەها باسی شووتێکم بۆ کە شووتێکم بەختم چی دەرەچێت لەوی کە هەمووی ڕۆژ سەبا بووە هەڵێکین بۆ ڕۆژی شەممە ئینشەڵڵا قوربان هەر خۆشحاڵ بووین کە جۆمان لە دەنگە بوو با کاتان لێ نەکردم و بەخوا بەبم بەعجا دوا پەیوەندی نەوەکو کاتان لێ بگرم وەرە ئایبەوە سا ئیسماعیل کاتی چیمان لێگری تۆ خزمەکاری دەکەین ئەستەغفر الله ئەستەغفر دەباشە دوو کورتە شاری خۆمەی خوێنمە و قەیناوەی پیرەمەد دوور درێژە باشە ماڵاوا بێ ئەرێ ئەی شاری سلەیمانی شاری هەڵمەت و قوربانی شاری شەهیدان و شێخی نەمر و کاک ئەحمەدی شێخی سلەیمانی ئەی شاری سلەیمانی شاری پیرەمێرد و کەریمی عەلەکە و عەولە سیس و گوشاعیرانی ئەی شاری سلەیمانی شاری وەفا و ئەندازیارەکەی میری بابانی ئەی شاری سلەیمانی جەلادەکانی زەعیم سدیق لەو کاتەوە پێیان گەستی بەڵام بە هیمەتی پێشمەرگەکانت دوشمن خۆی بەرفی ئەفو کاکە حەمەدجان بەڵێ مۆسڵ گوێن ئەی شاری بەڵام ئەی شاری سلەیمانی پێش تۆ شار قەڵاچۆلان بوو 12 سوارەمان شار قەڵاچۆلان بوو ئەندازارەکەت پاشای بابان بوو ئەبوو کاکە حەمە 12 سوارەمان مەردی مەیدان بوو خانزاندی میری سۆران چقلی چابی دوشنەکانمان بوو ئەی سلەیمانی هێن پشت ئەستوری بە ڕۆڵەکانت لە چیمان کەمە ئەگەر یەک ڕیز بین گەل خاتر جەمە ئەی نابینی پیری کۆنە ساڵ چۆن هاوارەکە بە درێژایی ساڵ چنارکە بڕاو گوێبەوە لە بن ئەیکەن بە پەیژە و پیاسەرەکەون ئەبوو کاکە حەمەدجان وەسڵە گوێن ئەوەی لە ڕۆشنبیر نزیک بێتەوە ئەگەر پیریش بێ گەنجە بێتەوە ئەوەی لە ڕۆشنبیر نزیک بێتەوە ئەگەر خواریش بێ ڕازە بێتەوە ئەوەی لە ڕۆشنبیر نزیک بێتەوە هاوڕێی نەفامی بیرەچێتەوە کە ڕۆشنبیر ڕۆی بڕۆ بەڕێبە لەگەڵیا بڕۆ هاوڕێی کتێبە ئەگەر ماڵەکەت هاوسێ ڕۆشنبیران بێ ئەبێ ناوەکەت بە خێر بیبیست تەرزاری هەموو هاوسێ و جیران بێ ئەبوو ڕۆشنبیر و کتێبەک ئاو و ماسین بۆ وەی زانابین با بیان ناسین پێغەمبەرجانیشە فەرمێ ئەطلب العلم وەلەو فی الصین بڕوانە مامۆستا عەلی مەردان هەم ڕۆشنبیرە و هەم پێشەنگی هونەرمەندانە سڵاو لە کەرکووک شاری پێکەوە ژیانە و سڵاو لە هەموو هاوڕێیان سڵاو لە جەنابی شوێ وەسا ئیسماعیل گیان تاکەخوا حافیزتان بێخوا عەزیزان و خۆشەویستان تا بەرنامەی داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرم خوا حافیزتان بێ رادیو گریانک دناو دل ئەڤیندارە گریانک دناو دل خۆشەویستان